بوومەلەرزەکەی چەند ڕۆژی ڕابردووی قەزایی دەربەندی خان جگە لە زیانە گیانەکان و داڕوخانی خانووی هاوڵاتیان هەروەها بووەتە هۆی ڕاگررتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لەو شارە و بەهۆی داڕوخانی بینای ژمارە قوتابخانەش لایەنە پەیوەندیدارەکانی بواری پەروەردە مامۆستایان و خوێندکارانیان ئاگادار کردوێتەوە نەگەڕێنەوە قوتابخانەکانیان تاوەکو ڕۆژی یەکشەممەی هەفتەی داهاتوو. دیارە لە شاری دەربەندی خانە خۆتان نەزانن گەورەترین زیان بەر ئەم شارە کەوتووە لە ناو شارەکەشا بەر سێکتەری پەروەردە کەوتووە. ئێمە بۆ ئێستا سەرجەم قوتابخانە خوێندنگا و باخچەی ساوایانمان هەر هەمی وەستاوە ناتوان لە هیچ قوتابخانەیەکدا دەوام بکەین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دۆمی ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی چڕ و پڕمان کرد بە ئامادەبوونی سەرجەم سەرپرشیارەکانەوە ئامادەبوونی سەرجەم بەڕێوەبەرەکانی دەرەوە و ناوە و دانیشتین ئێمڕۆ بڕیارماندا ئەو قوتابخانەی کە ناتوانین داوامی تێدا بکەین دابەشمانکردن بەو قوتابخانانەی کە ئەتوانین تا یەکشەممە پاکی بکەینەوە و داوامی تێدا بکەین. لە قەزای دەربەندی خان بینای زیاتر لە 5 قوتابخانەدا ڕووخاوە و هیچ مەرجێکی پرۆسەی خوێندن و پەروەردەی تێدا نەماوە. بەهای زیانەکانیش بە 10 ملیار دینار دەخەڵمێنرێت. جگە لە ڕاگررتنی دەوامی قوتابخانەکان هەروەها پەیمانگای تەکنیکی دەربەندیخانیش بەهۆی داڕوخانی بەشێک لە بیناکەی ماوەی چەند ڕۆژەکە دەوامی تێدا ڕاگیراوە بەهۆی مەترسی هەرەسێنانی بیناکەش ئاگاداری خوێندکاران کراوەتەوە جارێک نەگەڕێنەوە. 4 ڕۆژ ئەم هەفتەیە کامل نەمانتوانی خوێندکار بێتەوە بەڕاستی چکەوە حجمی خەسارەکان زۆر بوو یعنی وای لێ هاتبوو کە خوێندکارانمان شەو لە داخلە دەرەکرد ئەچون ناو پارکەکان لە شوێنەکان چکە بەڕاستی خەتەریاتی زۆر گەوریان لەسەر خوێندکارێکی زۆرمان هەیە مختبەراتمان هەیە دوایەوە قاعاتی امتحانیمان هەیە کورسی وشتمان هەیە ئەوانە هەموو چۆن بگۆزینەوە بەڕاستی ئەو بەدیلێشکە هەمانە وەکو ئەم بەدیلە نیە بەڵام لە ناچارێ خۆی من دەوام ڕناگرین هەر چۆنێک بێت ئەگەر زانیمان بە هەفتەیەک 2 ڕۆژ 15 ڕۆژ دەوام ڕاگیرا کێشەمانە بەڵام ئەگەر زانیمان لەوە زیاتر بوو مەجبورین پرۆسی خوێندن بەردەوام بێت بەڵام لە شوێنێکی تر کە هەر عایدی خۆمانە. بوومەلەرزەکەی چەند ڕۆژی ڕابردووی هەرێمی کوردستان زۆرترین زیانی لە دەربەندی خان بوو کە بەو هۆیەوە 5 کەس گیانی لەدەستدا و زیاتر لە 100 کەسیش ڕەوانەی نەخۆشخانە کران. ئەمە جیا لە داڕوخانی بینای نەخۆشخانە و بچڕانی هێڵەکانی کارەبا و تۆڕی ئاوی خواردنەوە و بەرکەوتنی زیان بە بەنداوی دەربەندی خان و تێکشکاندنی ئۆتۆمبیل. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.